زريزي جهب بيمانا جواكي او زاغونن وي را بگرم از آزادی او برجواندین گل بپارێزم ئەولەکاریە هەرێمن ڕێبەبەریە خۆسەریە دیموکراتیک ئازادیە وێ و مافێ خۆپاراستنە ڕەوا بپارێزم لەسەر باوەریە من یا بێ نەتەوە دیموکراتیک ji bo pêkanîna dadmendiya civakê tê pêkoşim. Son dixwim. ئێشخوا بەرێ کارێکی باشی دیپلۆماسی سەرمستەوە سەرانسەری ئۆرۆپا بووە ئەو کار وەک پرۆژە وێل جەمە بەردەوام بکەی و بە تایبەت ji بۆ خاطری نو ئاواکردنا باژارێ کۆبانێکی بەر شەرێگوڵ کۆبانێکی بوو دەبەر تەوایات نیایە و عالەمە هەردەبوو گەرەک تەوایات نیای بارکی خۆرابی ئەو کاری دیپلۆماسی ئێگوڵ ئۆرۆپاچی بوو گەرەک بەردەوام ببێ و گەرەکە بۆ وێرەژی وێژە کارێکی دیپلۆماسی ji بۆ هێندروی سووری و بێ بەشین مخالفەتی ئێهندر و ئێ دەروا و مکەوناتی ڕۆژاوای کوردستانی و پێرەژی دەردۆرا ڕۆژاوای کوردستانی و دەولەتن عربی دوێ دەنگەرەکە کامنا باش بێنە بتنج بەڕاستی هینە کێمایی دوێدا هەیە بەلکی کێمایی نا کرێدایە بە ڕێبەبەریە خۆسەرش بەر ئەو دەری هي نهاتي بكرن بتهيبة الدولة العربي ليت قناعاتي مدى بيشتي وقا سركفتني قوتشي بونو بيشتي وانجازاتي قوتشي بونو بيشتي تيكچونا داعش وبيشتي بروجي ما جبو خاطري جار سركرنا برسكريكا سوري بشكل ديمقراطي وامو حمو خلق سوري بهدور سوريا كنو عفا بكن ام بيجن بلكي بيش روجي هناكي او دليل بيش ياما بندري دبلوماسي دردورا سوري وروجافاي كردستاني وبتهيبة الدولة العربي